لە شاری ئامەدی باکووری کوردستان بە دەستپێشخەری گەنجانی کۆنگرەی کۆمەڵگەی دیموکراتی کەجەدە و کۆنگرەی دیموکراتی گەلان هەدەکە بە بەشداری دەیان ڕێکخراوی گەنجان کۆنفرانسی گەنجانی دیموکراتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستی پێکرد. کۆنفرانسەکە 3 ڕۆژ دەخایەنێت و گفتوگۆ دەربارەی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت. بیژی تەکۆشینا گەلان، بیژی بەرخۆێرانە گەلان، ژین ژیان ئازادی. کنفرانسا مدا نسکی 16 ولاتی درو بشدار بونه نسکی 16 ولاتی درو بشدار بونه و گلک جی دورتر لاتین آمریکا جالی اروپا جالی روسیایی بشداربان معنی دوی کنفرانس دا مخواست کو ام وک جوانن ولات پاریس روشلاتا ناوین ام بتونه جوانن روشلاتا ناوین بینن جمع هفدو و ام برخودان به هفرا بدومینن. لە کۆنفرانسەکەدا نوێنەری بەشێکی ڕێکخراوەکانی گەنجانی هەر چواربەشی کوردستان و ئەوروپا و ڕێکخراوەکانی گەنجانی نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشدارن. گفتی جوان روجاوا دبلی وی کنفرانس بودن مجاری مثل شورش روجاوا به و رولا جوانا شورش روجاوا ده و پرانی جبرگو پرانی گرنگیس دکفسر ملی جوانا ده شورش ده ام وک جوان روجاوا هاتن دبلی کنفرانس بش بو ام رولا جوانا دوی شورش ده بدن خویانی کرن اشتباهی جوان روجلات نابین را. نوێنەری زۆرینەی ڕێکخراوەکانی گەنجانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئامەد کۆبوونەوە وا دیارە گەنجان ڕێگە چارەسەریان پێیە بۆ چارەسەرکردنی پرسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. شاسوار مامە NRT ئامەد.